سڵاتن لە بێبینەرانی خۆشەویست، من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ لە شاری هەولێری خۆشەویست بەیەوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەزیزانم، ئەمڕۆ هەڵساوین بە ئامادەکردنی بەرنمەیەکی تایبەت بۆ ئێوەی خۆشەویست، بەرنمەیەک کە پێویستە هەموومان سەیریکەین و کاری لەسەر بکەین. ئەمڕۆ باسی خۆبەخشی دەکەم. خۆبەخشی یەکێکە لەو ئیشانەی کە لە نێو ئێمەدا بەڕاستی کەمە، بەڵام وردە وردە بەرەو پێش دەچێت و گەنجانی ئێمەش برێو بە کاری خۆبەخشی دەدەن. کاری خۆبەخشی یەکێکە لەو کارانەی کە ئینسان کاتێ دەیکا هەست و نەستێکی زۆر خۆشی بۆ دروست دەبێت. ئەزیزانم، بۆیە ئەمڕۆ دەمەوێت لە گەنجانی شاری هەولێر بپرسم تا ئێستا کاری خۆبەخشیت کردووە؟ کاری خۆبەخشی چی پێبەخشیوی؟ ئامۆژگاری چییە بۆ گەنجانەی کە تا ئێستا دەستیان بە کاری خۆبەخشی نەکردووە؟ من لەوان دەپرسم ئێوەش بینەیتمان بن بزان ئاخۆ ئەوان چ هەستێکیان هەیە کاتێک کاری خۆبەخشی دەکەن و ئامۆژگاریان چییە بۆ کەسانی کە تا ئێستا دەستیان نەکردووە بە کاری خۆبەخشی؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیارتر تایبەت بە کاری خۆبەخشی لەو گەنجانە ئەەکەم. من دەپرسم و ئێوەش بینەری بەرنامەکەمان بن. ئەزیزانم، بۆیە ئەمڕۆ دەمەوێت لە گەنجانی شاری هەولێر بپرسم تا ئێستا کاری خۆبەخشیت کردووە؟ کاری خۆبەخشی چی پێبەخشیوی؟ ڕاستە مادە وەرناگری لە کاری خۆبەخشی، بەڵام هەستێکی زۆر تایبەتی هەیە، ئارامی بەدڵت ئەبەخشێت. کاری خۆبەخشی ڕادەچێشێ بۆ شتی گەورە و داهاتوویەکی باش. کاری خۆبەخشی دەبێتە هۆکاری ئەوەی کەوە دەوروبەرمان کۆمەلگامان بەرەو پێش بن. کە کاری خۆبەخشی دەکا ئینسان هەست دەکا ئاسوودەیە، هەست دەکا خزمەتی ئینسانیەت دەکا. لەبەر چی کاری خۆبەخشی کردو؟ تۆ گەنجێکی لەوانەیە کۆمەڵە تاقە و تواناتە بێ. کاری خۆبەخشی چی تایە کە تۆی وا لێ کردووە لێرە بەشدار بی بە وەکو کەشێکی خۆبەخش؟ هەر کەسێک کە خۆبەخشی دەکات ڕەنگە پەیامێکێک و ئامانجێکی هەبێتن. من خودی خۆم کە زۆر کاری خۆبەخشی دەکەم، هەست دەکەم ئاسوودەم لەگەڵ ئەو کارەوە، هەروە دەروونم ناخم ئاسوودە دەبێت. جگەلەوەی کاری خۆبەخشی دەبێتە هۆکاری ئەوەی کەوە دەوروبەرمان کۆمەلگامان بەرەو پێش بن و هەروەها وا دەکەتکەوە هەمیشە وەکو تیمێک ئیش بکەین بۆ پێشخستنی ئیش و کارەکانمان. باشە، تۆ کاری خۆبەخشی کردو بێگومان کۆمەڵی کاریشی کردو لە پێناو مادە بۆ بەڕێوەبردنی حیات. باشە، لەو کارانە زیاتر ئاسوودە بووی کە بۆ مادە کردوتیان لەو کارانەی کە خۆبەخشی کردووە و لە کامەی تۆ زیاتر هەستە بە ئاسوودەی کردووە؟ من دەڵێم هەمیشە دەبێت کارەکەتر هەبێ بۆ مادە، چونکە ئەوە بۆ ئەوی بەرداوی بە ژیانی خۆت بدەیت، بەڵام لە پاڵ ئەو کارە دەتوانێت ڕۆژێک سعاتێک چەند کاتێک بۆ کاری خۆبەخشی تەرخان بکەیت بۆ ئەوەی باشتر ئاسوودە بێت. چونکە بەڕاستی کارکردنی خۆبەخشی جیاوازە لەگەڵ کارکردنی با بڵێن مادێ، چونکە خۆبەخشی ئەو جیاوازیم پێ بڵێ. تۆ ئەو جیاوازی وەکو کەسێکە کردوتە جیاوازی چییە؟ لە زۆر خەڵکی ڕوونکەوە لە زۆر ڕۆ دەتوانین کاری مادی و ئەوەیە کە تو پەیوەستی زۆر جار ڕەنگە بە حەسی خۆت نەبێت دەبێ بیکەی لە بەرامبەر بڕەپارێکدا، بەڵام کاری و خۆبەخشی خۆت هەڵدەبژێری ئەو کارە، ئەوەش لە پێناو ئاسوودەبوونی ناخی خۆت و لە پێناو خزمەتکردن بە دەوروبەر و کۆمەلگاکە. تا چەند گرنگە ئەم کاری خۆبەخشی لە نێو ئێمە ببێ بە کەلتور و هەموو کەسێک لای ئاسیایی بیکاری خۆبەخش بکات. تەنانەت دەگەر لە پرۆسی حکومڕانی ژیانی ڕۆژانێک دەهات کە ئێمە هیچ بڕەپارەیەکمان نەما، کەسەکە زۆر لای ئاسایی بێ بە خۆبەخشی خزمەتی هاوڵاتیان بکات و کاروباری هاوڵاتیان بەڕێوە ببات. ئەمە چەند سەدان بە هەزاران کەسمان هەیە کە ڕەنگە مادیەکی زۆر کەمیشی هەبێتن، بەڵام بۆ ئەوەی بێزار نەبی لە ژیانی خۆی لە ماڵەوە، یعنی لەو بەتاڵەی کە هەیە دەست بە کاری خۆبەخشی دەکات و بۆ ئەوەی بەردەوامی لەگەڵ کۆمەلگا و خۆشبەخت بێتن. یعنی ئەوە هۆکارێکە بۆ ئەوەی بەرەو پێش بچێ، هۆکارێکە بۆ ئەوەی بتوانانی ئەزمموی ژیان پێیا بکەیت، هۆکارێکە بۆ ئەوەی دڵخۆش بی، بۆ ئەوەی سەرکەوتوبی لە ژیان. ئامۆژگاری چێ بۆ گەنجانی کە تا ئێستا هیچ کارێکی خۆبەخشیان نەکردو، کۆمەڵە توانە و تاقییان هەیە بەڵام تا ئێستا نەیان کردووە، چیان پێڵێ لە ڕێگەی مایکەکەی ئێمەوە؟ من ئامۆژگاریان دەکەم خۆکاری خۆبەخشی تەنیا ئەوە نیە بێ لەگەڵ ڕێکخراوەکیەوە بکە، دەتوانێت هە لە ماڵەوە بەشێکە لە بەخشی لەگەڵ ماڵەوە لەگەڵ ڕێکەکە دەست پێ بکەیت، لە قوتابخانەکەت لە زانکۆکەت، هەموو ئەو کارانەی کەەوە پێویستی بەکاری خۆبەخشی دەتوانی بیکەی. یعنی بەڕاستی ئەگەر بتوێ ناخت ئاسوودە بێت دەست بەکاری خۆبەخشی بکە. تۆکو گەنجێک تا ئێستا کاری خۆبەخشیت کردووە؟
بەڵێ بێگومان هەر کەسێک لە ژیاندا ئامانجێکی دیاریکراوی هەبی بۆ ئەوەی بۆ ئامانجە دیاریکراوەی خۆی بگات پێویستە چەندین میکانیزم بگرێتە بەر بێگومان یەکێک لە میکانیزمەکانی ئێستای دنیادا بەتایبەتی لە ئیدارەداندا کێکێکە لە بنەماکانی سەرکەوتنی ئیدارەدانیش ئەویش ئەوەیە خودی ئیدارەکان بیر لە خۆبەخش کەسی خۆبەخش بکەنەوە من وەکو خۆم بۆ ئەوەی بە ئامانجێکی دیاریکراوی خۆم بگەم بەردەوام هەوڵم داوە کاری خۆبەخشی بکەم و لەسەریشی بەردەوام بمەدەمێ ئەوش بگەنم یعنی کە کاری خۆبەخشی دەکا ئینسان هەست دەکا ئاسوودەیە هەست دەکا خزمەتی ئینسانیەت دەکا هەست دەکاتن کەسێکە پڕبەرهەمە هەست دەکا کەسێکە لە بەرامبەر ئینسانیەت لە بەرامبەر بەهای مرۆڤایەتیدا کار دەکاتن کە هیچ سوودێکی مادی قازانجی دراوی لە دواوە نییە بەڵام هەموو هەدەفە گرنگەکە ئەوەیە کەوا تو ئینسانی لە پێناو ئینسان کارێک دەکەی بۆ خزمەتی ئینسان زۆر جوانە باشە من مەبەستمە بپرسم کاری خۆبەخشی چی بە تۆ بەخشی تۆ کە کاری دەستە بە کاری خۆبەخشی کرد هەست بەچی کرد بەڵێ بێگومان هەر کەسێک کە کارێکی خۆبەخشی هەڵدەبژێرێ ئەو کارە خۆبەخشی هەڵدەبژێرێ کە خودی حەزە پسپۆڕێتەکەی لەگەڵی هەیەواتە وەکو خۆم چەندین کاری خۆبەخشی لە بواری ئەعلاممدا کردووە لۆ لەبەر ئەوەی ئەمن حەزم لە بوارەکەی خۆمدا هەیە هەر کەسێکیش کە لە بواری دیاریکراوی خۆی بە خۆبەخشدا کاری کرد ئەو کەسە دەتوانێت ئیبداع لە بوارەکەی خۆیدا بکە باگراوندێکی فیکری معریفی میدیایی باشی لە بوارەکەی خۆیدا بەدەست دەهێنێ بۆ نمونە ئەگەر تو لە بوارێکی بۆ نمونە فەلسەفی خۆبەخشی بکەیت لە بوارێکی ئینسانی فەلسەفی لە بوارێکی ئینسانی خۆبەخشی بکەیت لە بوارێکی ئیداری خۆبەخشی بکەیت هەموو ئەمانە لە بوارە دیاریکراوەکە کۆی گشتی معریفەیەکی دیاریکراوی گشتیت سەبارەت بە بوارەکە یاخود بە بەشەکە دەداتێ واتە مەبەستە ینی گەرکەسێک دەهەوێت بگا بە ئامانجێک سەرەتا دەبێت بە خۆبەخشی دەست پێ بکە لەوانەیە ئەو هەلەی بۆ نەڕەخسێت لە یەکەم کاتەوە مادیەن ینی ئەوی شێ بکە دەبێت سەرەتا لە خۆبەخشی دەست پێ بکە هەر گەنجێک بۆی بگا بە ئامانجەکەی بەڵێ بە بۆچوونی من کاری خۆبەخشی زۆر کات باس لەوە دەکرێت کاری خۆبەخشی لە کاتێک دەکرێتەوە ئیشەکە پارتایم بیواتە تو کارێکی دیاریکراوی خۆت هەبی بتانی پێی بژی لە بەرامبەردا کارێکی تری خۆبەخشی هەڵبژێری کە حەز و ئارەزوود لەگەڵی هەیە بەڵام من دەتوانم بۆچوونێکی دیکەش فەرز بکەم ئەوەیەکەوە گەنجی ئێمە لە سەردەمێکدا کە هەوڵ دەدا دەیەوێت خۆی پێبگەێنی پێویستە بیر لەوە بکاتەوە سەرەتا ئەگەر هەلێکی کاری بۆ منە هەلێکی کاری دەست نەکەوت مانگانە پاداشتێکی دارایی نەختینەی وەربگریتن پێویستە لەوە دەست پێ بکە هەوڵ بدا بڕیار بدەکەوە کاری خۆبەخشی بکاتن ئەم کارە خۆبەخشی دەبێتە هەنگاوێکی دیاریکراو دەبێتە هەنگاوێکی سەرەکی بۆ ئەوەی بە ئامانجە سەرەکیە گشتەکەی خۆی بگات ئامۆژگاری چێ بۆ گەنجانی کە کۆمەڵە توانە و تاقییان هەیە و بەڵام هەتا ئێستا دەستیان بەکاری خۆبەخشی نەکردووە چیان پیاڵێ حەزەکی لە ڕێگەی مایکیکە ئێمەوە چی بەو گەنجانە بڵێ بێگومان هەموو گەنجی ئێمە بۆ ئەوەی بە ئەو بوارەی خۆی بگا کە حەزی پێ دەکاتن ئەگەر هیچ ڕێگایەکی نەدۆزیەوە بۆ ئەوەی ئەزمموی خۆی بەهرەی خۆی لەو بوارەی کە حەزی لێ ممارەسە بکە باشترین ڕێگا ئەوەیە بتانی لە ڕێگەی خۆبەخشیەوە دەرگاکانی بۆ واڵاتر دەکرێتن و لە بوارەکەدا بتوانێ ئیشەکەی خۆی بدۆزێتەوە بەڵام لێرانەش ناحەقیق نابی ئێمە بە گەنجی وڵاتەکانی خۆمان بدەین چونکە گەنجی وڵاتی ئێمە لەم سەردەمەدا لە ماوەی حکومدارەتی دەسەڵاتدارەتی کوردیدا توانیویەتی گەنجی ئێمە بەڕاستی گەشتبینی هیوا و ئاواتیوی مۆراڵیوی نزم بکاتەوە گەنجی ئێمەشکەوە بە دوای کاری خۆبەخشی ناگەڕێتەوە بۆ ئەوەیەکەوە حکوومەتی ئێمە نەیتوانیوە گەنجی ئێمە پرچەک بک لە زانیاری نەیتوانیوە هەلی کار بۆ گەنجی ئێمە بدۆزێتەوە نەیتوانیوە حەزە سەرەتایەتی گەنجەکانی ئێمە بۆ نمونە دابین بکات کە ئەرچی سەرەکی حکوومەتە بتانی هەلی کار دەرفەتی کار خوێندن چەندین پێداویستی گەنج هەیە کە ئەرکە حکوومەت بۆی دابین بکە بەڵام حکوومەتی ئێمە دەست پێشخەری لەوە نەکرۆ بەڵام کەم تەرخەمیەکەی زیاتر لە دەست پێشخەریەکەی باشە ئێمە دامان نە حکوومەت گەنجانی پشتگوێ خستووە ئایا گەنج دەبێت خودی خۆشی خۆی پشتگوێخە یان دەبێت بەردەوام بێ لەسەرەوەی لەسەر حەز و ئارەزووەکانی بۆی بگا بە ئامانجەکەی بەخۆی سیستەمی کەپیتالیزم ئەوەیەکەوە ئەتو ئینسان دەچەوسێنیەوە کۆمەڵک خەڵکی کەمینە وەکو بۆرژوازیەت و بەرزی دەکەیەوە چینە دەوڵەمەندەکە دروست دەبی کەواتە چینەکەی خوارێکە پرۆلیتاریە کە خەڵکە هەژارەکەی کە خەڵکە زەحمە چێشەکەیە بە تایبەتی چینی گەنجە چەوسێنیەوە تو بەڵام گەنجی ئێمە کە گەنجێک بوو بۆ نمونە گەنجێکی بەڕەنگاری ینی بەڕاستی ئەوەیەوە دەمێت جەختی لێ بکەمەوە چەندە کە بنمە باسەکەی ئێمەش لەسەر خۆبەخشی بوو سۆسەرێ بەڵام پێویستە گەنجی ئێمە گەنجێک بیتن کەەوە
ڕەخنەگربی گەنجێک بیتن بەردەوام نەڵێ بڵێ بڵێ لە بەرامبەریشدا بڵێ نەخێر بەڵام نەخێرەکەی نەخێرەی بنیاد نەربی هاوکات پێویستە گەنجی ئێمە کار لەسەر بەڕەنگاری بکە ڕاستە حکوومەتەکەی تو کەمتر خەمە بەڵام پێویستە تۆش بەدەیان ڕێگا و میکانیزمی شارستانی و مەدەنی بەرامبەر حکوومەتەکەی خۆت بوەستی بۆ ئەوەی بتوانی ئەو ئەرکە بەڕەنگاریە کە لەسەر هەموو گەنجێک لە وڵاتە پێویستە جێبەجێ بکەیت. ئەزیزانم بۆ ئەمڕۆ دەمەوێت لە گەنجانی شاری هەولێر بپرسم تا ئێستا کاری خۆبەخشیت کردووە کاری خۆبەخشی چی پێبەخشیوی؟ ڕاستە مادە وەرناگری لە کاری خۆبەخشی بەڵام هەستێکی زۆر زۆر تایبەتی هەیە ئارامی بەدڵت ئەبەخشێت. کاری خۆبەخشی ڕادەچێشێ بۆ شتی گەورە و داهاتوێکی باش. کاری خۆبەخشی دەبێتە هۆکاری ئەوەی کەوە دەوروبەرمان کۆمەلگامان بەرەو پێش بن کە کاری خۆبەخشی دەکا ئینسان هەست دەکا ئاسوودەیە هەست دەکا خزمەتی ئینسانیەت دەکا. تۆکو گەنجی شاری هەولێر هیچ کات کاری خۆبەخشیت کردووە؟ بەڵێ لە زۆر شوێندا بەشداریم کردووە بێجگە لەو ئیڤێنتانە هەموو کارێک لە ژیاندا خۆی ئەگەر بێت و کارێک خۆبەخشی کە دەکەی دەروونت ئاسوودە دەکاتن جگە لەوەی با بڵێن شەرنی هەل لە بوارەکەی خۆت بێ لەوانەیە هێز و بازوتە بێ لە بازار عربانچیەک دەڕواتن عربانەکەی بۆ پاڵەدەی ئەوەش کارێکی خۆبەخشیە دەروونت ئاسوودە دەکاتن. چەند گرینگە کاری خۆبەخشی لە نێو ئێمە ببێ بە کەلتور واتە هەموو گەنجێک زۆر لای ئاسایی بێ گەر کارێکی هەن نمونەی وەکو جەنابەت هێناتۆ خۆبەخشی بکات ئەو کات مجتەمەعی ئێمە چۆن دەبێ کۆمەلگەی ئێمە چۆن دەبێ گەر ئەو کارە خۆبەخشیە لە نێو هەموو گەنجێکدا بوو بە شتێکی ئاسایی. بەڵێ بە تاکید ئەگەر بێت و گەنجەکانی ئێمە هەموو ئەو کللتورە لە مێشتیان بچەسپێنن کە با بڵین کاری خۆبەخشی بکەن نەک تەنها هەموو کارەکان بۆ پارە بێتن بەڵێ زۆر زۆر ژیان خۆشتر دەبێت لەوەی کە هەیە زۆر ئاسوودەتر دەبن لەلایەنی ڕۆحی و دەرونیەوە. باشە ئەتۆ بێگومان هەموو مرۆڤێک کۆمەڵ ئیش دەکات لە پێناو مادە و کۆمەڵی ئیشیژەکە خۆبەخشی تۆ یەکێکی لەو کەسانێکی ئیشی خۆبەخشیت کردووە باشە کاتێک ئیشی خۆبەخشیت کردووە جیاوازی چی بووە لەگەڵ ئیشەکانی ترواتە و ئیشانێکە لە پێناو مادە کردوتە کاری خۆبەخشی چی پێبەخشیوی؟ بەڵێ کاری خۆبەخشی جگە لەوەی با بڵێن لەوانەیە خۆبەخشیە مادە دەست ناکەوێت بەڵام زۆر کەسی پێناساندوم زۆر با بڵێن بەناو کۆمەلگا کراومەتەوە زیاتر وەجگە لەوە لایانی دەرونی خۆم ئاسوودە کردووە و زۆر خۆشحاڵی کردومە لەوانەیە لە هەندێک شوێن هەبوو بێ با بڵێن پارەشم بەرامبەر کارەکە وەگرت بێ بەڵام هەندە دڵخۆش نەبووم کە لە خۆبەخشەکە کردومە. واتە خۆبەخشی ئەوەندە دڵخۆش دەکا کە زۆر جار یعنی ئاوات دەخوازێ هەنە ئیشەیە بەس تۆ بیکەی لە پێناو هیچ مادەیەکی ژوەر نەگری زۆر لاداسێ بەس تەنها ئیشەکە بکەی لە پێناو ئامودەبوون ینی ئاسوودەبوونی ڕۆحت. زۆر جار لە بازار یان لە هەر شوێنێکە تەمەنای ئەوم کردووە کەسێک کاری پێم بێ بۆی کارەکەی بۆ بکەم بەبێ هیچ مقابلێ زۆر جار تەمەنای ئەوم کردووە بەڵام ئەوەش لە کەس بۆ کەس دەگۆڕێ هیوادارم هەموو گەنجانی ئێمە بەو هەڵوێستەوە وابرێن ڕوو لە کاری خۆبەخشی بکەن جگە لەمە. ئامۆژگاری چیە بۆ گەنجانی شاری هەولێر بە تایبەتی و گەنجانی هەرێمی کوردستان بگشتی حەزەکەی لێرەوە چیان پێ بڵێوانەی کە تا ئێستا هیچ کارێکی خۆبەخشیان نەکردو دەستیان نەکردو بە کاری خۆبەخشی؟ بەڵێ هیوامەوەیە کە گەنجانیش با بڵێن بیرکردنەوەیان کراوەترکەن هیچ کە لەو بیرکردنەوە داخراوە نەبن تەنها بڵێ با بڵێن وزەی خۆم سەرف ناکەم تا بە پارە نەبێ بابە خۆبەخشیش بێت چەند کارێکی خۆبەخشی دەکەی لەوانەیە بگەی بۆ ئامانجەی کە پارەیەکی باش دەستکەوت لە ئەنجامدا. ئەمە زۆر جار من گەنجم بیستووە ینی تۆش نمونەیەکی زۆر جوانێتەوە کاری خۆبەخشی کردووە بەڵام هەر لە نێو کاری خۆبەخشەکان توانیوێتی کارێکیش بۆ خۆی بدۆزێتەوە بە تابەت ئەو گەنجانەی کە هیچ و کارێکیان یان ئەتوان لە کاری خۆبەخشی مادەشیان دەستکەوێت وانە بزەبت دەتوانێت نەوەک مادەی دەستکەوێت بەڵکو بگرە جاری یەکەم بە خۆبەخشی خۆی سیستەمی ئێستاش هەروای لێ هاتووە لە ئیشکردندا دەچێ هەر لای هەر کەسێ بە خۆبەخشی کە پارەی لێوەرناگری سەبر تا دەگاتەوە ئاستەی کە بابڕێن موچەیەکی باشت دەست دەکەوێتن لەبەر چ کابرام متمانەت پێ دەکات کە بە خۆبەخشی لای ئەو ئیشت کردووە ئێستا موچەیەکی باشتر و متمانەیەکی باشتر لای کابرا بەدەست دەکەیت. بەڵێ زۆر سپاسانەکەم کاری خۆبەخشیم زۆر کردووە و جاربێ لە دەستگایە یاخود لە ڕێکخراوە یان لە ماڵەوێ لە شوێنی ترە زۆر کاری خۆبەخشیم کردووە. کاری خۆبەخشی لە بەشێک لە خەڵکان کە بەر لەوەی بێمە ناو بەرنامەکەی وتیان کاری خۆبەخشی بۆ ئافرەت نابێت تۆ لەگەڵەوە بۆ چوونەی کاری خۆبەخشی بۆ ئافرەت نەبێ و کارێک بێ تایبەت بە پیاو
نا هەرگیز ئەم قسەیە هیچ ئەساسێکی نییە بگرە ئافرەت ئەتوانێت لە زۆر شوێن کاری خۆبەخشی بکاتن بە تایبەتەوە ئافرەتانی کە پێویستیان پێەیە و چ پیا و بێت ئافرەتی جیاوازیەکی نەگرنگ ئەوێت تۆ کەسەکە پێویست پێبێ یاخود شوێنەکە پێویست پێبێ کاری خۆبەخشی تێدا بکەی کارێکی زۆر جوانە هەستێکی زۆر خۆشیش پێبەخشێ. من مەبەستمە بپرسم تۆ کە کاری خۆبەخشی دەکرد چه هەستێکت هەبوو کە ئەو کارێکە دەکرد لە پێناو مرۆڤایەتی یان لەوانەیە لە پێناو خوابێ یان لەوانەیە لە پێناو کەسێک بێت چه هەستێکت هەبوو کە کاتێ ئەو کارە خۆبەخشیانە دەکرد؟ بەڵێ ڕاستە مادە وەرناگری لە کاری خۆبەخشی بەڵام هەستێکی زۆر زۆر تایبەتی هەیە ئارامی بەدڵت ئەبەخشێ کە تۆ کارێکی خۆبەخشی ئەەکەی لە پێناو هەستی مرۆڤایەتی یاخود لە پێناو هەستی ئاینیە چەند هەستێکی خۆشت پێ ئەبەخشێت گرنگ نێت تۆ لە هەموو کارێک مادە وەرگری زۆر جار ئەبینی نابینایەک پێویستی بەوەیە لە شۆستێک بپەڕێتەوە ئەمەش هەر کارێکی خۆبەخشیە کەسێک دڵی خەمگینە پێویستی بەوێ قسەیەکی خۆشی بۆ بکرێ یاخود دڵخۆش بکرێ ئەمەش هەر کارێکی خۆبەخشیە گرنگ ئەوە نیە مادەیە گرنگ ئەوەیە هەستی کەسەکان خۆش بکەین. باشە لێرەوە دەتەوێت چی بە کچانی کورد بڵێ و کچانێک کە تا ئێستا دەستیان نەکردووە بە کاری خۆبەخشی و هیچ کات نەچوونەتە نێو ئەو واقعیان ئەو دنیای خۆبەخشی کە بێگومان یەکێکە لەو دنیاانەی کە هەست و نستێکی زۆر خۆشە بۆ دروست دەبێت هەستێکی ئاسوودەت بۆ دروست دەبێت لێرەوە حەزەکەی چی بە کچانی کورد بڵێ؟ من ئامۆژگاریم بۆ هەموو نەکچان هەموو تەواوی مناڵ و ئافرەت و دایک و باوکان هەیە کە لە سەرەتاوە مناڵەکانیان وا ڕابێنن کە بتوان هەموو شتێک پارە نیە ڕاستە پارە زۆر گرنگە بۆ بەدەستێنانی ژیانێکی خۆش کار بکە بۆ ئەوی پارە بەدەستبێنی بەڵام لە پاڵ ئەوە کاری خۆبەخشیش بکە من ئامۆژگاریم سەرەتا بۆ دایک و باوکان هەیە چونکە هەمیشە دایک و باوکان چەقی ئەم هەستن کە لە ناخی ئافرەتەکان دروست بێ یاخود پیاوەکان من ئامۆژگاریم ئەوەیە کە هەمیشە دەست بۆ کاری خۆبەخشی بن و تەنها بیر لە مادە نەکەنەوە هیوادارم هەموو کەسێک بە قسەیەکیش بێ بتوانێت کارێکی خۆبەخشی بکە. تا ئێستا کاری خۆبەخشیت کردووە لە هیچ دام و دەستگایان تەنانەت لە ماڵەکەی خۆت یان لە کۆڵانەکەی خۆتا هیچ کارێکی خۆبەخشیت کردووە؟ بەڵێ کردومە لە زۆر شوێن بۆ نمونە لە ڕێکخراوەکان هەیە جا لە هەموو بوارێکەوە بۆ نمونە ڕێکخراوێکە کە مناڵ پارێزە یاخود بڵێن فێرکاریە چۆن بڵێن وەکو تعلیمی و شتی لێو بابەتانە. هەستە چۆن بوو کاتێ کارێکی خۆبەخشی دەکەی یان کارێکەکەی کە هیچ مادەیەک بەدەست ناهێنی لەم کارەیە هەستێکی چۆنت هەیە؟ بەڕاستی لێرەیە لەوەیە هەموو شتێک مادی نەبێ ینی زۆر شتەیە هەنێ هەست هەیە کە بۆت دروست دەبێ لە هەنێک کاتە بۆ نمونە لەگەڵ مناڵ لەگەڵ زۆر کەسە هەڵسوکەوتەکەی یاخود بڵەن شتێکیان فێرەکەی جا لە هەر بوارێکا بێ ینی شتەکە بەڕاستی هەستێکت پێ بەشێ ناتوانم دەریوە بڕم هەستێکی زۆر خۆشە بەڕاستی ئەو هەستەیە لە مادە دروست دەبێت لەو لە دائیرەیەک بۆ نمونە مۆزەڵبی قەت ئەو هەستەیە بۆ دروست دەبێت کە لە کاری خۆبەخشی دەیکەی بەڕاستی ینی بڵێن مادی ناتوان بڵێن بڵێ چونکە تا ڕادەیەک لەوێ دروستگە بەڵام نەک ئەوەی کە تۆ لە خۆبەخشیەک چونکە کاری خۆبەخشی کارێکە کە بەڕاستی شوێنگرەوەی نییە بە پارە. تا چەند پێ دوای گەنجانی ئێمە باشن لە ڕووی خۆبەخشی ڕوویان لە کاری خۆبەخشی کردووە ئەن لێرە خەزەکەی چی بە گەنجان بڵێ بەوانەیە کە تا ئێستا دەستیان بە کاری خۆبەخشی نەکردووە؟ وەڵایی لێرەوە من پێیان ئەڵێم هەر بڵێن هەموو گەنجەکان ینی هەر گەنجێکە بیاوێ کارێکی دەستکەوێ یاخود بیاوێ دڵی خۆش بێ ینی بیر لە شتی باش بکاتەوە کاری خۆبەخشی کارێکە بەڕاستی ینی هەم ئەدگەێنێ بەو شتێک کە خۆت ئەتەوێ و هەمیش ینی شتێکە داهاتووی خۆشت پێ ڕۆشت نەبێتەوە ینی هەم لەسەروی ئەوەشەوە کە دڵت زۆر فراوانە خۆشە بێ ئەزانی لەناو هەموو شتێکانی چۆن تێگەێنم بڵێن لە کاری خۆبەخشیە زۆر شت فێرەبی و زۆریش کاری خۆبەخشیت ئەدگەێنێ بۆ ئامانجێکە هەتا پێ دوای کاری خۆبەخشیەک بێ لەو کارانەی بتگەێنێ بە ئامانج و حەز و ئارەزوەکانی خۆت؟ بەڕای من بەڵێ چونکە کاری خۆبەخشیە کە تۆ لە ڕێەوە بۆ نمونە ناسی لەگەڵ ڕێکخراوێکە کارێک شتێک ئەەکەی ئیتر کارێکە خۆبەخشیە ئیتر لەو ڕێگەیەوە کەسانێک ئەناسیت و ئیتر لەگەڵ یانە هەڵسوکەوتەکەی ئیتر لە بەبوونی ئێوەشەوە لەوەیە بەڕامادیەکی شت دەستکەوێ و ئیتر بژێژیانیشت پێ دابین بکەیت. دەست خۆش بێ خۆشەویستانم ئەوە ئەم برایەمان ئامۆژگاری گەنجانی کرد وتی پێویستە گەنجانمان ڕوو لە کاری خۆبەخشی بکەم بۆی هەست و نستیان وەرتەحوێ بەڵام من ئامۆژگاری دایک و باوکانەکەم مەڵم دایک و باوکان منداڵەکانتان ڕابێنن لەسەر کاری خۆبەخشی هەر لە منداڵیەوە بینێرم بۆ کۆمەڵێ فێرگا کە فێری کاری خۆبەخشی بن و بۆی لە داهاتوو منداڵەکانتان کەسێکی سەرکەوتوو دەرچن کەسانێک خزمەت بۆ کۆمەڵگا بکەن کەسانێک بم
بەڕاستی لە کوردەواری خۆمانەڵێ لە دوای مردنیەوە بڵێن ڕەحمەت لە دایک و باوکی ئەو کەسە ئەو ئامۆژگاری منم بوو بۆ دایک و باوکان من پەیامی زیاتری هاوڵاتیان بۆ ئەوەی خۆشەویست دەخوازمەوە لەسەر کاری خۆبەخشی بینەرمان بن. ئەزیزانم بۆ ئەمڕۆ دەمەوێت لە گەنجانی شاری هەولێر بپرسم تا ئێستا کاری خۆبەخشیت کردووە کاری خۆبەخشی چی پێبەخشیوی؟ ڕاستە مادە وەرناگری لە کاری خۆبەخشی بەڵام هەستێکی زۆر زۆر تایبەتی هەیە ئارامی بەدڵت ئەبەخشێت. کاری خۆبەخشی ڕادەچێشێ بۆ شتی گەورە و داهاتوویەکی باش. کاری خۆبەخشی دەبێتە هۆکاری ئەوەی کەوە دەوروبەرمان کۆمەلگامان بەرەو پێش بن. کە کاری خۆبەخشی دەکا ئینسان هەست دەکا ئاسوودەیە هەست دەکا خزمەتی ئینسانیەت دەکا. ئەو هەستێکە لەم کارەیە بە من ئەبەخشرێ ئەوەیە کە بەڕاستی هەموو شتێک پارە نییە ئەو پاداشتە ڕۆحی کە لە مقابلی کارێکی خۆبەخشیە وەرەگری زۆر 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 لە بڕەپارێکی گەورە گرنگتر و بەقیمەترە. باشە تۆکو کچێک تا چەند ئاسوودەی کاتێک کاری خۆبەخشیەکەیوە کۆمەڵێ ستافێ لەگەڵا هەمووی بە خۆبەخشیزەکەەوە لە پێناو هیچ مادەیەک کار ناکەن هەستێکی چۆنت بۆ دروست بووە؟ ڕاستی ئەو سێتە سەر و شوێنێک کە تۆ کاریتیاکەیت هەموو شوێنێک کە بەڕاستی لەوانە نییە قەدر و بەهای کاری خۆبەخشی بگرن. ئێستا من کە لێرە لە ڕێکخراوی ماکۆس من لێرە زۆر زۆر ئاسوودەم کە ئەزانم من وەکو ئافرەتێک وەکو ئینسانێک ڕێزم لێ ئەژیرێ ڕێز لە کارەکەشم ئەژیردرێ بۆیە بە ئاسوودەی ئینکاری خۆبەخشیەکەم بەبێت ئەوەی چاوەڕێی پاداشتێک بکەم. ئامۆژگاری چیە بۆ ئەو گەنجانەی کە تا ئێستا دەستیان نەکردووە بە کاری خۆبەخشی لێرەوە حەزەکەی پێیان بڵێ خۆبەخشی چییە بۆچی ئەوان دەست پێ بکەن یان پێیان ناڵێ کە دەست بە کاری خۆبەخشی بکەن تۆ کە کاری خۆبەخشی کردووە کاری خۆبەخشی چی پێبەخشیوی؟ بەڕاستی زۆر زۆر گرنگە گەنجەکانمان تەنانەت لە کاتی دەستپێکردنی زانکۆ ئەوان دەست بکەن بە کاری خۆبەخشی یەکەم لەبەر بەرژەوەندی خۆیان کە ئەو کارە خۆبەخشیانی ئەیکەن ئەچێتە ناو پرۆفایلەکان ئەچێت ناو سیڤەکانەوە کە دواتر لە داهاتوودا ئەتوانن بەهۆی ئەو کارە خۆبەخشیانەوە کارێکی باش بدۆزنەوە دواتر بۆ پێگەاندنی کەسایەتی خۆیان بۆ ئەوە هەر کارێکە ئەیکەن تەجروبەیەکە بۆ ئەویان زۆر زۆر گرنگە. بەتایبەت کچەکان داوایان لێ یەکەم کە بێنە ناو مەیدانەوە ئێستا زۆر شوێن هەیە زۆر ڕێکخراو هەیە کە ئەو خەڵکانە لە خۆ ئەگرن. بۆ خۆم لە شاری تەختەق لەوێش گرۆپێکی خۆبەخشیم دروست کردو بوو بۆ شارکردنەوەی گەنجان و کۆمەلگا تاکو هەروەها پەرە بە کاری خۆبەخشی بدەن لە شارۆچکەکەدا. مامۆستا من دەمەوێت پرسیاری کۆمەڵی خەڵک بکەم بۆچی کارێک دەکەی کە هیچ مادەیەک لە پێناو بەدەستێنانی ئەم کارە بۆچی ئەیکەی بۆچی کاتی خۆت بەم جۆرە کارایە کوژی؟ ئەم جۆرە کارانە تەنها لە وڵاتی ئێمەدا نیە ئەمە بڵێ شتێکی سەرەتا بێ ئەمە بگرێت لە زۆربەی وڵاتەکانی جیهانیشدا ئەم شتە زۆر زۆر پەرەی پێدرا بۆیە وڵاتی ئێمە ژۆک و کوردستان زۆر پێویستی بەم کارێ لەبەر ئەوەی کوردستان ئێمە بە کۆمەڵی قەیرانی نەخوازراودا ڕۆیشتووە بۆیە پێویستە گەنجەکانمان و هەموو تاکێکی ئەم کۆمەلگای هەست بۆ بەرپرسیارەتی بکەن ئەو بۆشایەکە هەیە لە وڵاتەکەماندا بە کاری خۆبەخشی لە پاڵ ئەوی شەی کە هاتە تۆ کاتێکی دیاریکراویش بدەی بە وڵاتەکەت بۆی خزمەتی بکەوی زێدەست دیار بێت لە کۆمەلگەدا. باشە ئامۆژگاری چیە بۆ گەنجانەی کە تا ئێستا هیچ کارێکی خۆبەخشیان نەکردو دەستیان نەکردو بە کاری خۆبەخشی؟ ئێمە ئەگەر باسی خۆبەخشی بکەین خۆبەخشی یعنی واتای ئەوە نابەخشە ینی تۆ هیچ شتێک لە بەرامبەردا وەرناگری نەخێت بە پێچەوانەوە خۆبەخشی کاتێک کە تۆ تێکەڵەبی بۆ کارەدا کۆمەڵێک ئەزمونێ بۆ دروستە بێت ئەتوانی لە سیڤەکان بەکاری بێنی و دەوڵەمەند و ڕیشێکە بۆ نمونە لە هەر بوارێکدا کە ئیش دەکەی بە خۆبەخشی تۆ ئەتوانی بوون لە ڕێکخراوە بێ لە کۆمپانیا بێ ئەمە ئەبێتە سەرەتایەکی باش بۆ ئەوەی بتوانانی لە کوچێنی تر جێگای خۆت بکەیەوە لەبەرەوە من هیوادارم وهانی هەموو هاوڕێ و گەنجانی وڵاتەکەم بدەم کە بەشدار بن و هەنگاو بنێن و لەو باشترێکە لەوەی هەر لە شوێنی خۆدا بۆستی و هیچ نەکرد چاوەڕێ ئەوکەی کە لەو بەشەی کە خۆت تاوت کردو وەربژێری نەخێر کاری خۆبەخشی ڕادەچێشێ بۆ شتی گەورە و داهاتوویەکی باش.